خدای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵای خواتان نەبێت هەمیشە لەش ساغ و تەندروست بن خانەوادە بەڕێزەکانی کوردستان و ئەوانی کە لە دەرەوەی وڵاتی سێرمان دەکەن خۆشی و ئاسوودەیی و بەختەوەری ڕوو لە هەموو خێزانەکان بکات. بەرنامەی نۆماڵ بە بەرنمەیەکی نوێوە و لەگەڵ دکتۆری ئەزیزم دکتۆر جعفەر عومەر ئەم بەرنمەیەشتان پێشکەش دەکەین. ئەزیزان تەنها وەکو بیرخستنەوە لە بەرنامەی پێشووا وتمان کە دەبێت خاڵی هاوبەش لە بینی کچ و کوڕەکە هەبێت. پرۆسەی هاوسەرگیری هەر ئەوە نییە کە لە سەرچۆپیەکە یان لە شاییەکە یان لە مناسبەیەکە یاخود لە مۆڵێکە کەسێکت بین بڵێ ئەرە وەڵام من بەختی خۆم دۆزیوە ئەرە وەڵا ئەستێری بەختی خۆم دۆزیوە کە زۆر جار ئەمە ڕوویداوە. ئەشێت دۆزی بێتەوە بەڵام دەبێت خاڵی هاوبەش هەبێت. کاکتۆر جعفەر کۆمەڵی خاڵی باز کرد و منیش کۆمەڵی خاڵم باز کرد لە بەرنامەی پێشووەکە ئەم خاڵانە تا چەند هۆکارێکی گرنگ و مهمە بۆ خۆشبەختی خێزان و خانەوادە لە ڕووی داراییەوە واتە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی خێزان و خانەوادەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی بڕوانامەوە لە ڕووی باگراوندی دینیەوە لە ڕووی باگراوندی کۆمەڵاتیەوە لە ڕووی شوێنی ژینگە و کە وڵات و مەملەکەتەکە گەنجێکی شاری سلێمانی شوو دەکات بە گەنجێکی ترکە لە فنلەندایە. ئایا ئەمەی فنلەندا ئەتوانێت لەگەڵ ئەمەی سلێمانیە تا مردن بژێت؟ ئایا ئەمەی سلێمانی دەتوانێت و ئامادەسازی تێدایە لەگەڵ ئەوەی فنلەندایە بژی یان زۆر ئاسایی و احتیادیە و تەنانەت کۆمەڵی خاڵشمان باز کرد کە دەکرێت ئەم جیاوازیانە کەمتر بکاتەوە هۆکارێک بێ بۆ خۆشی و خۆشبەختی خێزانەکان. ئەمڕۆ دوایەوەی کە بە خێراتین کاکتۆر دەکەم بەخێر بێ سەر چاو دکتۆرجان دەمێت پرسیارێکی تر بکەین بە بابەتێکی تر بە شێوازێکی تر باسیکەین کە وەکو پسپۆڕێکی دەرونی بەڕای تۆ چی ژینگەیەک چی شوێنێک چی ئالێتێک وەکو تەجروبەیەکی خۆت وەکو دکتۆرێک دەزانێت چی میکانیزمێک زۆر باشە بۆ بە یەکگەشتنی کچ و کوڕ؟ ئایا لە ڕووی تەلەفۆنەوە؟ ئایا لە ڕووی یەکتربینینەوە؟ ئایا لە ڕووی مەجلیسێک و مەجلیس ڕێخستنێک و خانوادێک میکانیزمێک کە جەنابەت بزانیت کە وەکو پسپۆڕێکی بواری دەرونی کە هەستەکەی ئەم حاڵەتە ڕەنگە لە زۆر حبەی حاڵەتەکان باشتر و چاکتر و مەزبووتر بێت. بڵێ ئێستا هەر بە دیاردێکی سەردەمی باسیکەین یەکێک لەو شتانەی کە زۆر باوە ئەو ئیمۆجیەکانە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەیە کاتە تۆ هەست بە دڵتونیەکە ئیمۆجیەک دانێ کە دڵتون دەکات هەست بە بێتاقەتیەکەی بێتاقەتی کاتت لە ڕاوکێت دەکاتە سەرسامی کاتێت تووڕێی دایانێ میکانیزمی دابدانانی ئەمانە بۆ چییە بۆیە کە زیاتر نزیک بێتەوە لە واقعی مرۆڤ. بۆیە ئەگە مرۆڤ تەنها بنەمای پەیوەندیەکەی لەسەر بنەمای وشە بێ قسە بێ تەنها لە ئەستوبی پەیوەندیە هەست و سۆزەکانی لە ڕێگەی دەنگەوە گوازێتەوە. بۆیە نەبرەی دەنگی مرۆڤ نابێتە گەیاندنی هەموو ئەو هەست و سۆز هەڵچوونەی هەیەی. ئەگەر لە ڕێگەی تێکستەوە بێت تەنها نووسینێکی ڕقە بۆیە شابینی مرۆڤەکان ئەمە بنەمایشی دەرونی مرۆڤەکان زیاتر قسەیەک ڕق تند ڕەتدانەوەیەک زیاتر لە ڕێگەی نامەوە گوازنەوە چونکە ئاسانتر بۆی ئەڕوا لە دەرونی خۆی چەند توندە بە ئاسانتر ئەگاتە بەرامبەری و ڕەفزی پێئەدا. بەڵام ڕەفز لە تەلەفۆنە وە لە بەرەو ڕۆ زۆر کەمە. بۆ ئێمەش کە مەسەن جارێ پێمان دەڵێن بۆ بەرنامەیە بۆ ئیشە بۆ شتێک کە بە تەلەفۆنە بەنامەیە کە شتێکە بۆ دێ ئاسان بەس کە بە بەرەو ڕۆ لە ڕوودا ئامێنی زۆر جار. بۆیە باشترین میکانیزم بریتە لە یەکبینینی ڕاستەوخۆ. یەکتربینی ڕاستەوخۆ هیچ شتێک بەدیلی نییە. یعنی ئەلێرا قسەیەکە بۆ گەنجێک پرسیارە کاڵە کاکتۆر وەسفی کچێکیان بۆ کردوون بەس فڵانشتی تایە وەڵا بە تەمام ڕەفزی کەم زۆر جا من پێڵم نە کوڕە جوانەکەم پەلە مەکە دەبڕۆ بیبینە کێڵێ فکرت ناگۆڕێ ینی ئەمە بەڵێ بیبینە جاری وایە تەلەفۆنەکە سەوتی نەوەیەکە لە واقعا سەوتەکەی چێکی ترە بە سەوت ڕەفزی کاتەوە لە واقعا بیبینە چونکە شکل و قسە و هەڵس و کەوت و ڕەفتارەکانی مرۆڤ هەموو ئەوەی لە ناخیایەتی ڕنگدانەوەی بۆی ئەبێ و کاردانەوەکانی بە جوانی دەموچاو شکلە دەرەکەوێت باشترین یەکتربینینێکی ڕاستەوخۆیە هیچ بەدیلێکمانە بۆ تەنانەت یەکتربینینی ناو تۆڕ و کۆمەڵایەتیەکان کە بتێ بە ڤیدۆ یەکتری ببینن بەدیل نییە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆتەوە ببینی چەند جار هەیە کەسەکە تۆ ببینێت تەلەڤیزیۆنەوە ببینیەوە بە شێوازێکی تر نوعیشی تر بەتەلەڤیزیۆن هەزار جارت ببینێ ئەو کاردانەوەی نییە بۆ ئەو قسانەی تۆ لە نزیکەوە لەگەڵ یاکەی جیاوازە لەبەرەوە نەخێر بەدیلمانێ باشی شێوازەوەی کە لە ڕاستەوخۆ بەیەکەوە جا کچوکڕەکە لە بینی خۆیان نەبێ یان لە بینی خانەوادەی هەردوو لایەن نەبێ چکە جارێ بە تەلەفۆن باوکەکە هەندێک قساکە سەبارەت بە کوڕەکەی کە چێویا کچەکەی لەوانە ڕەفزی لێ بکەوێتەوە لە کاتێکە هیچ بەبەستێکی خراپی نەبوو لەم قسەکردنە مەبەستەکەی و بە غەڵەت گەیشتەوە بەڵام لە ڕووکارە کاردانەکانی دەموچاو من نەتوانم هەنە قسە بکەم تو هەبزانی من تووڕەم بەڵام لە ڕووکاری دەموچاومە تووڕێم پێوە نییە بەس واقعەکەت پێڵم چۆن لە دەربڕینەکانە بۆ من ڕستا توانین ڕستەیەک پرسیاریکەین باشە بەڵام توانین ڕستەکە بکەین بە تەعەجوبی شوازی دەربڕینەکان هەمووی ڕۆڵی هەیە وە لە دەموچاو کاردانەکانە کاریگەری هەیە کەواتە
عادەتەن ئەو فیس تو فیس و یەک بە یەکتر بینان چونکە زمانی جەستەی تێدایە هۆکارێکی زۆر گرنگ و مویمە هەموو پێکهاتەکانی پەیوەندیتیایە لەمەشەوە بە تایبەتی وەکۆڵێت ئامۆژگاریمان بۆ گەنجە جوانانمانێک کە لە دەروی وڵات ئێمە بەداخۆ لەبەر هەموو بارودۆخە سیاسی و ئابوووریەکان لە کوردستانە ئێستا کۆمەڵێک کچی زۆر بەڕێزمان هەیە لە دەروی وڵاتە بە بۆنەی خانەوادەکەی یان کۆمەڵێک کوڕی ئازیزمان هەیە کە سینگڵ و لە دەرەوەن تکایە پەلەم مەکە لە زەواجکردنیان زۆر جا تەلەفۆنەکە لە کاک تۆ بڕیمانە تۆڵم مەی بڕەوە من وەڵامی من وایە مەی بڕە وەرەوە بۆ کوردستان قیسیا بکە و تکتی تارە ببڕە مانگێک لەوێ ئیش وازی لێ بێنەوە وەکۆڵێ پاوسی کە و مەزبوطی کە وەرەوە بۆ ئێرە سەردانێک هەواڵپرسینێک تەرتیباتێک و بینینێک ڕوبەڕوو اینجا کە بڕیار بدە بە بەڵێیان نەخێر کە گرنگ و مویمە پرسیارەکە ئەوە بخۆی تەسەورەکەم ئومێدەکەم ئینشاءڵڵا بینەر ئیسفادەی دەکرد بە خاڵێکی تر کە گرنگ و مویمە بەڕێز کاکتۆر ئەویش ئەوەیە کە پرۆسەی هاوسەرگیری ڕاستە بۆ کچ و کوڕێکە بەڵام دوو خێزان دوو خانەوادە دوو عەشرە دوو مەملەکەت تێکەڵەکرێت زۆر جار کوڕەکە زۆر شتی بڕیوەتەوە و هێشتا خانەوادە نەیزانیوە زۆر جار لەم واقعی ئێستشمانە کچەکەش هەنێشتی بڕیوەتەوە بەڵام دایک و باوک نەیزانیوە من پێم خۆشە لێریا قسێکی تر باس بکەین کە ئەمە هەڵەیەکی گەورەیە ئێمەی کچ و کوڕەکانمان کە تێکەوتونە وا تەسەورەکەن یعنی بەتابەتی ئەم دەقەم لە کچ بیستووەڵێ و تێتی من خۆم هەموو شتێکم بڕیوەتەوە ترێ و کەیفی خۆتانە بەڵێ بکەن یان نەخێرکن بخوا من بێجگە لەو شوو بە هیچ کەسێکی تر ناکەم کە حاڵەتی وامەیە لە شاری سلێمانی یان لە ڕانی یان لە شوێنەکانی تر ڕووی داوەکە کچەکە و کوڕەکە ئەم جۆرە تعبیریان بڕیوە دایکەکە دەڵێ بە تەمام پێی ڕازی بم بەڵام باوەڕ ناکەم بە حیاتی سۆز و عاتیفەم هەبێ بۆ ئەم زاوایە یاخود بەعکسەوە باوکەکەش لە دایکی بیستوێتی کە کچەکەوێتی چاوی دەرچی باشی پێ بکە بەڵام خوان بەو خوایە بە تۆراوی جارێکتر بێتەوە بۆ ماڵە لەبەرەوە من لێرەیە پرسیارەکەی من ئەوەیە کە ڕۆڵی دایک و باوک چی بێت ئایا پرسیار و جوابەکان چی بێت ئایا نەسیحەتی کچ و کوڕەکە چی بێت کە ئێستاکێ بە تایبەتی ینی کوڕێک بۆ نێت حەزی لە کچێکە یان کچێک حەزی لە کوڕێکە کە ڕەنگە سێ چوار ساڵێکە ئەم کچە یانم کوڕەیەکتریان هەسەنگاندر کرد بێت یعنی چی معقولە باوکێک یەکسەری بە چوار کەریمە لە کچەکە پرسیاڵە نە پێی بڵێ با نیا چاوی دەرچێنێتە بە ماڵە یاخود بەعکسەوە دایکەکەشکە چۆن دایک و باوک ڕۆڵیان چۆن بێت و چۆنم کارە ئاسانکەن بڵێ خۆی دایک و باوک بیزەبت کاریگەری زۆر زۆر گەورەیان هەیە لە پرۆسی هاوسەرگیریە و ئەوان یەکەمینن کە بڕیار بدەمەتە لە کۆمەلگای ئێمە بەبێ ڕەزامەندی دایک و باوک مرۆڤ لەوانەیە بتوانێت لە ڕووی یاساییەوە هاوسەرگیری کە بەڵام لە ڕووی تەنان لە ڕووی کۆمەڵایەتی و دوازم لە ڕووی شەرعیشەوە لەوانە چە پەسەند بچووکە زۆربەی مەساهیبەکان باز لەواکەن کە بێسە پەرشتی کار ڕۆڵی هەبێت جگە لە ئافرەتێک کە جابۆتەوە بێوەژنە بۆ ئێمە لە هەردوو ڕۆکوانە نەقسیە بێ لە پەیوەندی دروستکردنەکەیە بۆ ئەوی کە ئاماژەی پێیەکەی بەڵە دیاردەیەکی باوە زۆر کەس هەیە مەسەلا لە من هیچ خێزانەکەم وتومە من بۆ خۆم هاوسەرگیریەکەم ئەوان تووشی دەردێکی قورسە بن چونکە کاتێکە ڕوبەڕووی کێشەیە گەبنەوە هاوسەرەکەی کێشێژیە لەگەڵ هاوسەرەکەی هەیە کچ بیا کوڕبێ خێزانەکەشی لە بلانیە لە پشتیوانی ناکات حاڵەتی وامان هەیە لە پشتیوانی خێزانی دوورەکەوێتەوە من لەم خاڵانە هەموو کاتێک بیری ئەو کەسانەکەم وکانە هاوسەرگیریکەن بەبێ ڕەزامەندی خێزانەکانیان لەوانەیە من زۆر پێم لەوانەیە باوکت هەڵە بێ دایکت هەڵە بێ لەو باسەکە باسەکە بەس یەکەم شت هەرگیز پشتیوانی خوێنی خۆت لە دەست مەدە پشتیوانی خێزانی لە دەست مەدە چونکە ئەوت لە دەستدا بۆت نایەتەوە قورسە بۆت بێتەوە هەرچەندە هەر دایک و باوک ئەگە هەزار نوکوڵی لە مناڵی خۆی کە هەر سۆزی بۆی هەیە بەڵام لەوانەیەش بە قسەی خۆی توند ببێ نەهێڵێ ئەو کارە بکاتەوە لەبەرەوە بەس کەوانەیەکم بەرە لێرە ئەم قسەیە با من و تۆکو پیا و اعتراف بکەین وەکو دکتۆرش اعتراف بکەین من تەسەورم کردووە وەکو پیاوم قسەیە دەکەم وەکو خۆم وەکو ڕەگەزی نێر قساکەم پیاو ئەگەر بزانێت پاڵپشتی ژنەکەی پاڵپشتی خێزانی نییە ڕەنگە زیاتر زوڵمی ڕەحمەتت لێبێ ڕەنگە زۆر جار بۆ نەزوڵمی لێ بکات چکە هەست دەکات کە پاڵپشتێکی بۆ کۆڵی معنەوی نییە پاڵپشتێکی باوکو دایکی نییە و لەوا چێ زیاتر زەپەری پێبەرێەوە زیاتر ئیستیغلالی بکاوە زیاتر وە کچەکەش مەجبورە زۆر ڕەزالەت و نەهامەتی قبول کات چکە من کچم دوانۆرە کاک تۆ گیان وەڵڵا قەسەم بەس بمزانایە وەزعەکە ماڵی دایک و باوکم بە ڕوویەکی خۆش و پێشوازیم لێکن بەخوا بە قەسەم بە حیاتی بە دیارم پیاوەدانانشم چکە بە چاوی ڕۆژی ڕووناک بە بەرچاوی خۆم و خیانەتم لێکا بەڵام قبول یەکەم لە بەرەوەی وەختی خۆی پەنی خۆمە و بێعەقلی خۆمە و من باجی بێعەقلی خۆمەدەم لە بەرەو قسەکەی جەنابە زۆر گرنگە و پاڵپشتە دەرونی و حاڵەتی خێزانی جگە لە پاڵپشتێکەشم هاوسەرە جاری وا هەیە لەوانە بکێتە بیرکردنەوەیشی هەڵە بەرامبەر بە هاوسەرەکەی خۆی بڵێ وازی بڵ دایک و باوکی خۆی هێناوە بۆ من چی وەفایشی بۆ من هەبێ کامە لە بنەمایەکە لە بنەماکە هەڵە تێگەیشتەکانی وجارە مرۆڤ واتی یەگە لێکدانە چاڵاکە بۆ ڕووداوێک کام کچە ڕاستە بە خاتی ئەو بووە زمان لەوانە سبێنی بۆ منیش بە ئاسانی بتوانێت دەسم لێ بەربات دڵی لەسەر مطمئین نابێت
خێزان چ ڕۆڵێکی خێزان ڕۆلی زۆر هەیە بەڕاستی لەمە یەکەم خاڵکە لە خێزانە ڕۆلی هەیە لە پرۆسی هاوسەرگیریە بریتە لە پشتیوانیکردنی کچوکڕەکە لە هاوسەرگیری کاتێک گاتە تەمەنی خۆیەوە پشتیوانی ئەمەکە بۆی هاوسەرگیری بکەن تەنانەت کار ئاسانیان بۆ بکەن بۆ هاوسەرگیری یەکەم شت ئاسانکاریە بۆ هاوسەرگیری کچ پیاوێکی بەڕێزە کچی هەیە کچێکی پێگەیشتۆ تەمەنێک زۆر طبیعیە قەیچەکە کە کوڕێک کەسێک خزمێکی نزیکی هان بدا کە ئەگە کەسێک لێ ڕازێ بێتە داوای کەسی زۆر شتێکی ئاسایی لەبەرەوە ئاسانکاریکردن بۆ پرۆسی هاوسەرگیری لە سەرەتای دۆزینەوەی کە کەسێکی گونجاو بۆ ئەم کوڕە یاوە خودت بۆ ئەم کچە چکەمە بۆ کوڕێت بۆ کچەکەش بدۆزرێتەوە شتێکی زۆر دروستە ئاسانکاری خۆمانە کاکتۆر قسەکەی خۆت بیر نەچێت کولتورێکی زۆر ناشرینمان هەیە کە من زۆر جار لە خەڵک بیستمە بەجددی لەو مەجلیسە زۆر پەزمەوەیش ئەوەیە کە لە ڕووی دینەوە پێم وایە جائیزەکە من سێ چوار کچم هەیە باش و چاک و مەزبوطە لە مەجلیسێکا بڵم ڕەحمەتی خواتان نەبێ ئەگەر کوڕێکی باش و چاکە بوو ئاگادارم کەن خەڵک ئەمە زۆر بە چاوێکی سوکسەیرەکە خەڵک بە هەرزان فرۆشکردنی مناڵەکانی ئەزانێت کە پێم وان نییە ئەمە شتێکی ئەوەندە خراپێت ینی من ئەگەر بۆ نوێ خاوەن دووسێ کچی زۆر باش و چاکە بڵم کاکتۆ جعفەر جەنابەت دنیا دیدەی و لە ناو خەڵکایی و خەڵک ئەبینیت و پیا و معقول ئەبینیت ینی خۆز تەمەنام دەکرد بە هەمومان و ئەم کولتورەمان زۆر باش و چاک و مەزبوط کردە من نەموتوە تۆ هەڕاجیکە من نەموتوە مناڵەکانی خۆت وە کۆڵێ هەرزان فرۆشکە من نەموتووە وا کارێکی وا بکە بە چاوی سوکسەی کرێ بەڵام قەنەعەتم وانێ شتێکی خراپ بێت چکە ئەمە بیستووە ینی خەڵک هاتووە لە مەجلیسەوتێتی وڵی زۆر پێم ناخۆش بوو کاک فڵان لەو مەجلیسیاوەتی دووسێ کچم هەیە ئەگەر کوڕێکی باشە بێ ئەیان دەبێت مەرعیلم شتێکی زۆر باشی کردووە زۆر شەرعی کردووە و کاتێکی گونجاو قسەی خۆی کردووە لەسەر بنەمە شەرعیەکەی وتەیەکی من دڵنیانم ئیشەوە زۆسا ئیمامی عومەرە خواڵی ڕازی بێ قسێکی زۆر دروستیە لەو بەڕێگە کچەکانتان گەیشتە تەمەنی پێگەیشتن هەیگو پێگەیشتن بیان بەنە ناو خەڵک و خزم و کەسەوە با بیان بینن بۆی ئەگە لە داهاتۆ بزانێ ئەوە کچتان هەیە و چێ و چۆنە ئەمە جگەلەوەی کە چەند هاوڵی بەڕێز هەبوو خۆی بە دوای کەسێکی باشە گەڕاوە بۆیە شەرعی نییە ئەم بابەت بن بە شەرعەوە نییە شتێکی کولتوریە پێویستی بە کۆمەڵگای کۆن خۆمانەوە کێشێکە لەو شتانەی کە باش نییە لە کۆمەڵگایان پێویستەکە ئەم نەریتە بگۆڕین بیگەن بە نەریتێکی جوانتر و کۆر کۆمەڵگایەکی تر ئێمەش ئاسایی بەلامانە بۆ کچەکانمان کوڕ بدۆزین و چکە ئەوان گرنگتر لەوەی بۆ کوڕی بدۆزیتەوە بەڕاستی خاڵی وتم ئاسانکاری لەو ڕۆ ئاسانکاری لەوەی کە کوڕەگێتە داوای نەڵێ ئەم کوڕە ئەبێ فڵان و فڵان و فڵان و فڵانی هەبێ خەزانەکە مەرجی قورسی بۆ دانەنێ ئەبێ ئەم کچەی ئێمە لە ئەمانە هەیە کە ئەمانە لە لاندی خێزانە هەندێک لە هەمووینە هەندێک خێزانە بێ لە فڵان هۆڵ بۆی بکرەوە بێ ئەوی بۆ بکرێەوە بێ فڵان ئینی بەتایبەت مەسەلەن خانمان کە جاریواتە داخولەکەن لە ئاڵتون و لە زێڕ و لە مارەی و مارێ بۆ کەس نێ مارێ بۆ کچەکەیە خۆی چەندی پێویستە چەندی حەز لێ چۆنی حەز لێ با ئەگەر کچەکەش حەزی لێی بوو وەکو شتێک خەریزیەکی خۆی با دایکە کە باوکە ئامۆژگاریکە کەمتر وەربگات الحەمدولله ئێستا کۆمەلگایمە زۆر گۆڕا لەمڕۆ خەڵکێکی باشی تایە کەمترین نمارەی لەسەر پیاوە نووسن دایک و باوک زۆر تەشجیعی ئەوەکەن ئەمان هۆکارە دینەکە کاریگەری هەیە کەمی کردوێتەوە ئەمە شتێکی زۆر باشە لە ڕووی کاتەوە کاتدەم بە مناڵەکانیان ئەگەر بۆن نەم کچوکڕە زیاتر لە یەکتێ نەگەشتن پێشەوەی مارە بکرێن با دووسێ جارێکتر ببینن با زیاتر لە یەکتری ئاشنا بن کاتیان پێبن بەمانە شەرعیەکە ئەگەر کەسێک دیندار و گوێ لێمێ بڵەوە کاکە جاتەوەڵی بچن خۆشەویستیکە با جەنجارێک یەکتر ببین پێشەوەی هاوسەرگیری بۆ نمونە جەلسەیەک لە یەکتر تێناگەن دوانسیان با زیاتر یەکتر بناسن بە یەکتر زیاتر ببینن بەشتە شێوازە بنەمایەکی کۆمەڵایەتی شەرعی هەبێ خاڵی دووەمیان کە خێزان ئەتوانێت کاریگەری هەبێ لێکۆڵینەوەی لە خانەوادی بەرانبەر ینی نابێ ئەم کەسە هەرزان فرۆشکە ئەم کوڕە هەر بە بەلاش بیدا بە ماڵک و بە کچێک و دواتر کێشەی بۆ دروستکات یان کچەی بە شێوازێکی ئاسانکاری بدا بە کەسێک با لێکۆڵینی وردکە ماندوو نەبێ بەڕاستی ئەمە زۆر مهمە بەنای پێش و باسمان کرد بەس ئێستا گرنگترە زۆر ورد بن لەسەر لێکۆڵینەوە لەو بابەتە لە ورد و دریشتی ئەم کوڕە بکۆڵنەوە بەمانای ئەوە ناکاری لەسەر قورسکەن بەمانە ئەوەی لەم کچە تێبگەن وکو ئاماژ بەرز دامەشت پێدا لەگەڵ مەسەلەن خزمی لە نزیکی لە کەسێ سەفەری کردووە هاوڕێکی نزیکی کە لەگەڵ یامەوە خوێندکارە بە لە بەشی ناوخۆی پاو پیشەیەکی لە شوێنی کارەکەی لە پشکنینێکی وردی بۆ بکە بۆ ئەم کەسە لە کەسێتی خۆی دواتر لە خانەوادەکەی ئەوانە لێرەشا ڕۆڵی خێزان زۆر مهمە لە پرۆسەی هاوسەرگیریە خاڵێکی تر بریتە لە پشتیوانیکردنیان بەڕاستی لە پرۆسەزگە پێویستمان بۆیە خێزان پشتیوانی خانەوادە بکە باسمان کرد توانەگەر کوڕێک کچێک بەبێ ڕەزامەندی خێزانەکەی بڵێ من حساب بۆ ئەوە ناکەم هاوسەرگیریەکەم ئەگە پشتی لە دەستدا لەوانێت ناتوانێت پاڵباتەوە بکەوێ بە ئیسراحەت ناتوانێت دانیشە بۆی بەردەوام بە قینج بێ ئەم کاتە کێشەی بۆ دروستە بێ ئەم کەسە ئەبێ هەوڵ بە پشتیوانی خێزان بە پشتیوانی کە ئەگەر کێشەیەکی هەبوو نەهێڵە گەورە بە بۆی چارەسەرکە ئەگە مشکلێکی دارایی هەو ئاباری هەبوو پشتیوانی دارای و ئابووری پێشکەشکە ئەگەر لە یەکتێک لێ نەگەشتێکە بوویان هەلکە ئەگە نەخۆشیشانەوە بەدەمیانەوە بچێ یعنی ئێستا بە تایبەت بەداخۆ خێزانی ئەمە زۆر جار ئەمە خەریکە بێتە دیاردە لە حاڵەتەوە یعنی ئەڵێ مەسەلەن نەخۆشیێکی نەخۆشخانە داخڵیکەی چارەسەری پێمەی دوکتۆر جا کەسمانی چەم نەلابێ
ینی ئەمە زۆر جارم پشتیوانی کۆمەڵایەتیست بۆ ئێمە زۆر مهمە نابێت پشتیوانی خێزان و خانەوادە لە دەستبین هەرگیز و پشت خێزانیش ئەمە پشتیوانیان کە نابێت کەم کچە جارێک هاتەوە ماڵ باوکی و بە شێواز دەکتۆرە باوکەکە خۆی هین کات و ئەسڵ کشنا دەمەوە نابێت ئەمە بکە بە پشتیوانی کە بزانێت چۆن پشتیوانی ئەوەیە کە تۆ کاراسانی بۆ بکەیت لە سەرکەوتن لە ژیانی کەسەکەیە خاڵێکی تر کە گرینگە لە خێزان کە چیرۆڵەجیەیە خێزانە بێت دوور بکەوێتەوە لە تەداخولکردن لە ژیانی هاوسەرە ئەرکی خێزان نییە تەداخولکە ئەرکی خێزان ئامۆژگاریکە لە پشتیوانی بەشێک لە پشتیوانی ئامۆژگاریە قسەی چاکی بۆ بکە بەڵام بەبێ خێزان بە هیچ شێوێ تەداخول نەکە ئەم پیاوە بۆ درەنگێتەوە ئەم کچە ئەم ژنە بۆ ئەم جلەی لەبەر کردووە چەند مانەیەکی شێوە سەتان دادە بێتت کاڵێ وڵا دشەکەم وتیەوە و جلەی بەبراکەوە جلەی بۆ لەبەر کردووە یا هێوەرەکە چ پێندێکی بۆ چ پێندی بە تۆیە دایک و باوکش ماپیان نییە بە بووکەکان بڵێن چییە بە کوڕەکە بڵێن چییە بۆ درەنگێتەوە بۆ هاوڕێ هەیە بۆ لە فیسبوک ڕستمی داگر بۆ ئەوی واکرد بۆ ئەوی واکرد هیچ کەسێک مافۆ حەقی وێت تەداخولی ژیانەکە لەبەرەوە دوورکەوتنەوە لە تەداخولکردنی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕخنەگرتن لە ژیانە داواکەی ژیانە هاتە و فڵان کەس هات بۆ هەر نەشود نەکرد بۆ ئەمە چاکە ئەوە حاڵتەوە وەزعاتە نابێت تەداخولکە لە ژیانیە بۆیە خۆ بە دوورگرتن لە تەداخولکردن لە ژیانی هاوسەری کچ و کوڕەکەیان بەشێکە لە خۆشبەختی کچ و کوڕ خۆشبەختیی گەورەیە وە من لێرە پێم خۆش ئاماژە بێ خەڵکم لە ئێستا من هەر کەسی ڕاوێژ بە مکابلت تۆ جەعفەر من ماڵم لەگەڵ ماڵی باوکو دایکی خۆم یا ئەو هاوسەرەکەم بێ یا جیاب منەڵم جیابە بە شێوازێک جیابە کە بە سیارە بتوانی بە سیارە بچی بۆ ماڵیان هەرگیز لەگەڵ ماڵی دایک و باوکی خۆت و ئەویش مەمێنەرەوە چونکە تەداخولات ڕوەدا بەڕاستی یعنی ئەم کچەیەتەوە بۆ ئۆجلی لەبەر ئەوشاڵە لە بابەتێکە بۆیە هەرگیز تەداخول ناکرێت لەو کاتە بۆیە من بە سیارە بۆی بچی زۆرجە بۆ دووری خەمەوە بەڵام ئەگەر کەسەکە نەبووە ناتوانێت دابینیکە بۆ چەند ساڵە دەتوانێت بژی بە شێوازە کە ماڵە جیاوێ جوان کاکتۆر زافەتەن بۆ قسەکانی جەنابەت کە دایک و باوک چی چۆن ڕۆڵ ببینن لە بەیەگەشتنی کچ و کوڕەکانمە قەناعەتم وایە دایک و باوک لە کوردستانی خۆمانە ئەبێت ئەو جۆرە عەقڵێت و ئەو جۆرە ڕۆشنبیریانە بێت کە هێوا شێواز کچ پێش ئەوەی بچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە کوڕش پێش بچێتە پرۆسەی هاوسەرگیری تۆزی ڕۆشنبیریان بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر زیاد کرد ئێمە حاڵەتێکمان هەیە لە کوردستان تەبەر من پەیمانگایەکمێ زۆر جار کۆرسەکەمە بۆ کچ و کوڕەکان بەداخەوە لەم جۆرە کورسە کەمترین خەڵک بەشداریەکە بۆ لەبەرەوەی نازانێکە چەند گرنگە ڕەگەزی بەرامبەر بناسیت یعنی وا تەسەورەکات کە هەنێ خولی کۆمپیوتەر و خولی ئەنتەرنێت و خولی گەشەپێدان گرنگە بەڵام نازانێت تۆ خولێ بکەرەوە بڵێ لە چۆن بتوانێت ڕەگەزی بەرامبەر بناسی لەبەرەوە لەوەچە کەمترین خەڵک بەشداری بکات نازانێت ئەگەر لە ڕێی ئەمەوە تۆ دەتوانی کەمترین کێشت بەسەرابێت کەمترین ناڕەحەتی بێ بۆیە من وا بەباشی دەزانم بەڕاستی زۆر گرنگە کچەکەت کاگاتە 12 و 13 و 14 ساڵ بە تایبەتی بۆ دایکەکان هێواش ڕەگەزی بەرامبەری پێ بناسیێت سیفەتی کوڕی پێ بناسیێنێت سیفەتی ڕەگەزی بەرامبەر چۆنە و چۆنێ بەڵام لێرا شتێکی زۆر خراپمان هەیە کە پێم خۆشە لێرا باسی کەم ئەویش ئەوەیە کە ڕەنگە بینەرەکان و شایەتێمان بۆ بدەن زۆر جار دایکە هۆکارە بۆ ناشرینکردنی پیاو لە لای کچەکەی ئەمەنە وتوێتی پیاو سپڵەیە پیاو زەمانی نییە پیاو پارەی هەبێ یان یەکێکە کوژەیان ژنێنێ پیاو هەرچیکی بۆ بکەی پێی نازێن ینی من ئافرەتم دوانوە لە کاکتۆر تۆ زانی من ناوێرم بچمە پرۆسی هاوسەرگیریەوە ئەڵێم بۆ ئەڵێ دایکم ئەمەندە زەمی داوکمی کردووە و ئەمەندە زوخاوی بەحسابی خۆی چەشتووە مەرعلم دایکی ڕەنگە بێتاقەتیەک ناڕەحەتێکی چەشتی بێ بەس ئەمە چی مەجبورە چی پێویستە کات کە تۆ پرۆسەی هاوسەرگیری لای کچەکەت ناشینکە بەعکسیشەوە ڕەنگە باوکەکەش ئەمەندە بێتاقەتی و ناڕەحەتی بۆ نمونە مەسەرەن هەندێشتی باز کردوێ بۆ کوڕەکە بێتاقەت بێ لەبەرەوە خاڵە لە خاڵەکان کە بینەری ئەزیز بزانێ بینەری بەڕێز ماڵە ئازیزەکان دایک و باوکە بەڕێزەکان باشی ئێوە پرۆسەی هاوسەرگیری لای کچ و کوڕەکانتان ئاسانەکەن کاتێک کە منە بینم دایک و باوکم چەند خۆشبەختن کاتی ئەبینم چەندێت چێژ لە ژیان یەکتری وەرەگرن کاتی ئەبینم چەندی هاوکارم بەدڵنیای منیش وەکو کوڕی حەزەکەم زوو خێزان و خانەوادە دروستکەم بەڵام کاتێکە بینم من ئەمانە سین و جیمەکەن بەیەکەوە سێ مانگە لالوو تاڵێ هین کابرا تۆ فلان بەم جۆرە تەعاملەکە بە دڵنیایە ئەم کچەش دەڵێ دکتۆر جان ئەگەر عەقڵم بێت و لە سەیری دایکم بکەم هەتا هەنێک کوڕ بۆ گاڵتە لە دکتۆر سەیری باوکم بکەم هەتا بەردن بەتانیەک نەفرێدەم بەسەر خۆمە و ناچمە پرۆسی هاوسەرگیری لەبەرەوە پێدانی معلومات و زانیاری و ڕۆشنبیرکردن خۆ باش و چاک و مەزبوط خاڵێکی ترکە کاکتۆر پێم خۆش ئیزافەتەن بۆ قسەکانی تۆ ئەویش ئەوەیە کە ئێمە زۆر خراپین لە هەواڵپرسین لەگەڵ کچەکەمانە بۆ کوڕەکە کچێڵێ کاکتۆر تەلەفۆنی بۆم کردووەڵە چی بکەم سوێنە خوارە 20 دانە ڕۆژە ماڵێک هاتوونەتە داوام لە دایکم پاوکمە پاڕێمەوە لەگەڵ ماوەرن با بچین هەواڵێ بپرسن ئەڵێ نایەن
بە برایەک مەڵێم ئەڵم با بڕۆم کاکە لەگەڵ ماوە پرساڵە بوو حەشە دیێرگیراوە نان نییە بیخۆی ئەتەوێ خۆت بدەی بەسەرێکێکا ئەڵێ گەشتۆتە ئەوەی بە خاڵۆشم بۆ نوتێتی ئێڕۆڵی جان تۆ باوکو براتێ وڵات چی مەجبورم یعنی کچەکە لە تەلەفۆنە بە من دەستی کروتە گریانەڵە دکتۆر گیان چی بکەم ڕاستە من کوڕەکە لە زانکۆی ناسم بەڵام ماڵی بۆ نمونە مەسەن لە هەڵەبجەی تازی ئەمێ بچم سەرێک لە گەڕەکەکار بدەم ئەمێ بچم لە مارکێتێکی نزیکی ماڵ لەبەرەوە تەمەنا دەکەین لەم بەرنامەیە و دایک و باوکەکان قەیچێکە بڵێ ئەکچم سواری سیارەکە بە وەرە کچەکە جوانەکەم با بڕین بۆ گەڕەکان هەواڵێ بپرسین ئەبا بڕین بۆ ئاوەڵزاوایەکی ئەم کوڕە بۆنە لە هەڵەبجەی شەهیدە با هەواڵێ بپرسین ئەبا بڕین بۆ چەمچەماڵ خۆ چەمچەماڵ هەمووی چوار کۆڵان و نیوە قەیچێکە با هەواڵێ بپرسین با بڕین لە مەکتەبەکەی بپرسین بۆ نەمەسەن لە مێرگەپانە لە مامۆستاکانی تەنیشتی ئەم برادەرە بپرسیم زانین کە هاوپیشەیە و چەند ساڵێک ئەم مامۆستای لەگەڵێنە لەبەرەوە تەمەنا دەکەم ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و موکە دایک و باو زۆر لای ئاسایی بێ بە سەربەرزی بزانێ بە شانازی بزانێ کچەکەی لەگەڵ خۆیان سەرخات چۆن بە دوای بە دوای ئافرەتە ئەگەڕی بۆ کوڕەکە دۆزە و ئەڵێ دکتۆرجان هەتا ئەم کچەم هێنا بۆ ئەم کوڕم دەستی دەنامەردم باش کرد سێ چوار عەشرەتم تێگەیان سێ چوار مەکتەب سیاسیم تێگەیان زۆر لات ئاسایش بێت بەڕاستی لەگەڵ کچەکەیە بگەڕێیت و هەواڵ بپرسی کە تەمەنا دەکەم ئەم کار ئاسانی بکەین خاڵێکی تر کاکتۆر کە پێم خۆشە لێرا باسی کەن ئەویش ئەوەیە کە کچ و کوڕ برادەریان هەیە مقۆ دروستە بێت بەتابەتی گەنجی ئێمە دەمنەسرەوتە ئەیڵێ بەتابەتی کچەکان کە من پیا و ڕاست بڕوە من خۆم بە باشی نازانم کچێک هێشتاکە ماڵەکە نەهاتۆتە داوای و هێشتا یەکلایی نەبوو تۆ دەم نەسرەوت بووە گەیان تا کچی گەڕک و کچی زانکۆ لایە لە زانکۆ زانی بەڵام تەسەورەکەی نیسە گەنجێک سەیری بەرنامەکەمان دەکات کچێکە یان کوڕێکە کچێکی برادری دەیەوێت شوو بکات یان کوڕێکی برادری دەیەوێت ژن بێنێت تۆ ئامۆژگاری چییە ئەم کچ و کوڕانی کە برادرین یان خزمە نزیکانی ئامۆزا و پرزایەکی ئەم کچەیان ئەم کوڕە درکانوێتی ڕۆڵی چی ببینن و هۆکاری چۆن بن و چۆن هاوکاری ئەم کچ و کوڕە بن یەکەم جارە ئەوەی کە هاوسەرگیریە کە نابێ ئامۆژگاری لە کەسێوە بگرێت کە خۆی هاوسەرگیری نەکردو لە خۆ هاوسەرگیری لەلا بکاتە دێوەزمە و ناشرینیکە یعنی ئەگە کچی کوڕێکە مەسەن هاوڕێکی کوڕ خۆ توشمەکە کوڕ واز بێنە ژن ئاوا ئەو ئاوا پێویست ناکەو ئامۆژگاری هەڵانە لەوان وەربگرێ بەڵام زۆر ئاساییە ئەگەر هاوڕێیەکی تێبینێکی پێ بدە یعنی تۆ بەڕای تۆ لە برادێکی سنگلی وەرنەگری ئەو خۆی سوتاوە برژاوە چی ئیسفادە ئەکات چ ڕاوێژی لێ وەرگرێ زۆر جار بیرۆکەی هەڵا ئەبەخشێتەوە بە بەرامبەر یان لە حەسادەتە ئاجا من ئێستا سەیری درامایەکی کۆری ئەەکەم ینی شتی گونجاو ئەوانە کە گرنگە یعنی شتێکی زۆر جوانە یەکێک لە دکتۆرێک بە کەسێک ئەڵێ خۆی لە تەلاق دراوە جیابووەتەوە دکتۆرێکی دەرونیە ئەڵێ بە هاوڕێکی ئەڵێ واز بێنە لەو پیاوە ژەهراویە دواتر ئەم پیاوە بە شێوازەکە چێ بۆ لای ئەم دکتۆرە دەرونیە کە تێکەڵەوەیە ئەم دکتۆر دەرونی خۆی حەز لە پیاوەکەکە دوایی باوڕێکی لە ئاسایی ئەگە من پێێن لەو جابۆتە لەو کچەی ترکە پێشی خۆسەوە ئەکرێ من هاوسەرگیری لەگەڵ ئەما بکەم دەبەرە زۆر جار تۆ نازانی بیرۆکەیکی هەڵە بڵاوەکەیتوانێت لەسەر چی لەسەر ئەزمموی هەڵی خۆی کە پێشتر تەلاق دراوە جابۆتەوە ئەمیش بە هەماشە هیچ چی ئەزمموونێکە تێت تۆ تەداخڵکی لە ژیانی خەڵکێکە لە ژیانی کەسێکە بۆی دیاریکەی کەیتە منێ باشە چی باشە چۆن باشە ئەم ئامۆژگاری هەڵانە وەرن بەڵام لەوانەیە هاوڕێکی بەوەکو ئەو کچە بناسێ یا هاوڕێکی خزمێکیەوە بناسێ لەوانەیە یارمەتی با لە پشکنینەکەیە لە گەڕانە لە تێکۆڵینەوەکە بۆ ئیشەکەیە لەوانەیە بگەڕێ بۆی کە بتوانێت بزانە زانیە لەسەر و کەسە کۆ بکاتەوە لەبەرە بەڵێ توانێت هاوکاریکە بۆ ئەگەر من هاوڕێیەکم کەسێکم لە تەمەنێکم هەیە هاوڕێکەکەم هاوسەرگیری بکە یەکەم شت بیری نێرەنەری و نێگەتیڤ نەخەمە مێشکەوە بەڕاستی بە بیری هەڵە بە دوایان نەڕۆم بەتایبەت چونکە هەموو ئەمێنێتەوە کاکتۆریانی ئێستا بۆچی یەکێک لە ئەگە باسی هۆکار بنەڕەتەکانی کێشەکان یەکێکی لە بریتە لە هەڵەی تێگەیشتنی مرۆڤ باوەڕی هەڵەمان بۆ دروست لە مناڵیەوە ژن هەمووی کەم عەقڵە و ژن نازانم بەخیلە و ژن پیا و تووڕۆتوند و تیژە و پیاوە ساردە و پیا و عاتف و سۆزی نەوانی هەمووی غەڵەتەوانە ئەلۆ مناڵی ئاواکە ئەمیش کە پێی ئەڵێ کوڕە بەخوا تاوە پیاسی قەینی و ژن ئاوە ئینی یەکسەر ئەم کوڕە لە ئێستاوە ئامادەیەکی فکری ئامادەکەی لە 2 ساڵتر لە ڕەنگەداتەوە لە ژیانە ڕەنگەداتەوە بۆیە پێویستەکە هاوڕێ کەسێک خزمێکی نزیکە برایە خوشکە هەتا ئەتوان پشتیوانی کە لەوەی چاو دیری بکەن ئاگیان لێبێ بگەڕن بە دوایە یارمەتی بن کار ئاسانی کە بۆ هاوسەرگیریەکە و یارمەتی بن شتێکی باشتری بەنسیب بێ ئەگەریش هەبوو بوون و توانیان هاوکاری مادیکەن بۆ ئەم کوڕ بتوانێت ژیانی خۆشتر بێ هەم کچ بتوانێت ژیانی خۆشتر بێت دەستباری بۆ بگرن ئەگەر ئیشی بۆ دەستنەوانێ بە دوایەوە بگرن شتێکی بۆ بکەن ئەمە هاوکاری ئەوانە جگەلەوە باسکردنی بەڕاستی گەیاندنی بەدەمی خەڵکانێک پێش تەواوبوونی پرۆسەکە هەڵە دروستەکانە ناو کەسەکانە لەوانەیە کەسێک دڵی بەم کوڕەوە بێ کێشی بۆ دروستکە لەوانەیە کچێک
مەسەلەن پەیوەندی هەبێ لەگەڵ کوڕێکی ترە ئی ڕابردووە فیلێکی کۆنی فیلی کۆنی هەیە ئێستا بۆ ئەم بێ هەڵی باتۆ لە کاتێک کە فیلەکە نەکداخراوە سوتاوە نەماوە هیچ پەیوەندێک نەماوە یعنی ئەمانە لەوانەیە نەک هەڵی باتەوە لەوانەیە ئەم وای لێ بکە دڵی لەسەر سار کاتەوەوانە پەیوەندەکە تێکدا کاکتۆ دەست خۆش بێت تەمان بەداخەوە زۆرجار لە تابەتی لە زانکۆی ئەم حاڵەتە بین کچەکە زوو ئەڵێەوە خەیەکێک بە تەمای بێتە داوام یعنی ئەوش حاڵەتێکی دەرونی زۆر خراپ دروست دەکات کە لە زانکۆیان بیستوتیان ئەم کچە مانگ نییە بە حسابی کێنێتە داوای بانەوێ کەس پێی ڕازی نییە بۆیە ئەوش حاڵەتێکی خراپە کە لەسەر سومعی کچەکە دەکەویان کوڕەکە دەکەوێت ڕەنگە حاڵەتێکی دەرونی خراپ هەبێت لە چواردەورە ترسێک خۆفێک هەبێت ڕەنگە کێشەیەک بۆ تۆ دروستکات بیرکردنەوەی تۆ بگۆڕێت و حاڵەتێکی تریشمانەیە کاکتۆر کە تەمەنا دەکەن کچوکڕەکان ئاگاداری برادەرەکان و با بڵێن کەسە نزیکەکانیان بکە بەداخەوە زۆر بەدەگمەن تاکوتەرایەکێکە بینی بڵێ وڵای من لە پرۆسی هاوسەرگیری زۆر خۆشبەختم و ئاسوودەم چکە پرۆسەیەکی گشتگیرە یعنی تۆ لەوەچێت لە زۆر بوارە خۆشی و ئاسوودەی وەرگرێت بەڵام لە بوارێکە کە خراپ بووە ناکرێت تامیم کرایان زۆر جارێمە گەنجی وا دەبین دەڵێ وەڵام پەشیمانم ژنمێناوە مەرعیلم بە بۆنی ژنێنانەوە ئێستا سیاری هەیە خانووی هەیە مناڵی هەیە پێشتر ڕەزیل و فەسیر بوو چ کەس بە پیاوی نازان ئێستاکێ بۆتە پیاوێکی معقول و تەرتیبات و خاوەن بە بۆنی خێزان و خانوادەشە بەڵام کەمتر خۆشی و ئاسوودەی ئەمە باز دەکات لەبەرەوە پشگیریان بۆ قسەکەی جەنابەت کچ و کوڕەکان دەبێت زۆر بە حەزەرەوە بن لە ئیستیشارە چونکە ئیستیشارە و ڕاوێژکردن زۆر جا تووشی هەڵیان دەکات و تووشی بێتاقەتیان دەکات و ڕەنگە بە کۆڵەت حەسادەتێک هەبێت سوپاس بۆ کاکتۆری بەڕێز ئەزیزانی خۆم تەمەنا دەکەین لە هەڵبژاردنەکانتان هەڵبژاردنێکی تەندروست بن کۆتایی بەرنامەکەمان ئەوە بوو دایک و باوکی بەڕێز کچ و کوڕەکانت بە یەکسانی سەیریان بکە پێویژدان مەبە بۆ کوڕەکانە دۆزە دەکەیت وە پارێکی زۆری تا سەرفەکەی بەڵام زۆر لات ئاسایی نییەک لە کچەکە تا پارە سەرفکەی تەمەنا دەکەین دایک و باوکەکان کە ئەم کولتورە هەڵی کە لە کوردستانی خۆمانە هەیە کە داواکردنی پارەی زۆر داواکردنی ئاڵتونی زۆر داواکردنی سیارە داواکردنی خان و ئەم کولتورە بەرە و نەمان و بەرەو سفر بوونەوە بچێت تەمەنا دەکەین لە لامان ئاسایی بێت کە چۆن من مشوری کوڕەکەم دەخۆم دۆزە و ماڵ بە ماڵ بۆ دەگەڕم زۆر لاشم ئاسایی بێت بە زووترین کات کچەکەم بگرێ بینە ماڵ و حاڵی خۆی چکە بەڕاستی بەداخەوە لە وڵاتی خۆمانە زۆر جار لامان عیبە کچەکەمان ئەگەر ناساندنێکی پێ بکەین بەڵام زۆر لامان ئاساییە کوڕەکەمان بۆ هەموو شوێنە بنین تەمەنا دەکەین ئەم کولتورە ئەم جۆرە بیرکردنەوەانە کە من ئەوەندەی بە تەجروبەی خۆم باگراوندی دینی نییە و تەفسیری دینیە تەنها تەفسیرێکی شخصی خۆمانە تەمەنا دەکەین ئەم گۆڕانکاریە ڕووبدات نۆماڵەکانمان باشتر و چاکتر بێ سوپاس بۆ کاکتۆر جعفەر سەرکەوتوو سەرفراز بێت تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرە